بەغدا چاوەڕێی حکوومەتی هەرێمە و ئەوانیش لیستی موچەیان دواخستووە. قسەی کۆتایش لەسەر موچەی مانگی 12 کرا. پرسی پرۆسەی ئاشتی گەیشتە هەرێم و بەشێک لە پەیامەکەی ئیمڕاڵیش بۆ قەندیل ئاشکرا بوو. ئەمریکا لە گەورەترین بنکەی لە سووریا ڕاهێنان بە هەسەدە دەکات و هاوکاریە سەربازیەکانیش بەردەوامە. میدیای نزیک لە پارتی لەزاری سەرچاوێکی وەزارەتی دارایی هەرێمەوە ئاشکرای کردووە تاوەکو ئەمڕۆ یەکشەممە تەرازووی پێداچوونەوەی لیستی موچەی مانگی ئامادە نەکراوە و داوا لە وەزارەتەکان کراوە کاری لەسەر بکەن هەر کاتێک تەواو بوون بۆ وەزارەتی دارایی بنێرن. جێی باسە هۆکاری دواکەوتنەکە بۆ ئەو گۆڕانکاریانە دەگەڕێتەوە کە لە لیستی موچە ڕوویان داوە. سەبارەت بە موچەی مانگی 12 ساڵی ڕابردووش سەرچاوەکەی دارایی جەختی کردوتەوە. هیچ گفتوگۆ تەنانەت تەلەفۆن و نامەیەکیش لە نێوان هەرێم و عێراق لەسەر ئەو موچەیە نییە، چونکە بەغدا پێشتر وتوویەتی گفتوگۆ لەسەر موچەی مانگەکانی ئەم ساڵ دەکات نەوەک ساڵی ڕابردوو. شاندی ئیمڕاڵی دوێنێ گەیشتنە هەولێر و ئەمڕۆ لەگەڵ بارزانی کۆبوونەوە و پرسی چەکدانانی پەکەکە و پرۆسەی چارەسەری لە تورکیا تاوتوێ کراوە. چاوەڕێژ دەکرێت بەیانی لە سلێمانی شاندەکە لەگەڵ بافڵ جەلال تاڵەبانی هەمان بابەت باس بکەن و بۆ چوونی یەکێتیش لەسەر پرۆسەکە وەربگرن. جێی باسا بەپێی بەشێک لە میدیاکان پەیامێکی ئۆجەلانیش گەیشتۆتە قەندیل کە تێیدا داوای کردووە لەم قۆناغەدا بنەمای گفتوگۆ و پرۆسەی دیموکراتی بکەنە ڕێگا بۆ هێنانە دیمافەکانی گەلی کورد. هەر بەپێی زانیاریەکان ئۆجەلان دڵنیایی 100% لەسەر نیەتی تورکیا بۆ پرۆسەی ئاشتی نەبووە، بۆیە داوای کردووە قەندیل بە وریاییەوە مامەڵا لەگەڵ ئەم قۆناغەدا بکات. بەپێی زانیاریەکان قەندیل ئامادەی نیشان داوە کە بەپێی ئەو قۆناغا لەژێر وەڵامی دەستپێشخەریەکەی ئۆجەلان بدەنەوە ئەگەر بە هەر شێوەیەک بێت بۆ پرۆسەی چارەسەری بگونجێت و بەو مەرجەی تورکیا کە دەوڵەتی تورکیا زەمینەی یاسایی و سیاسی ئەو قۆناغە نوێیەی پرۆسەی ئاشتی دەستەبەر بکات. ڕوانگەی سووریا بۆ مافەکانی مرۆڤ ڕاوی کردەوە هاوپەیمانی نێودەوڵەتیش دژ بە داعش بە سەرۆکاتی ئەمریکا بە تەقەمەنی زیندوو ڕاهێنان بەهێزەکانی سووریای دیموکرات دەکەن. ڕاهێنانەکەش لە کێڵگەی حومەری نەوتی بووە لە دەوروبەری دێرە زوور کە گەورەترین بنکەی سەربازی ئەمریکایە لە سووریا. ئامانجی ڕاهێنانەکەش ئامادەکاریە بۆ بەرپەرزدانەوەی هەر هێرشێک بکرێتە سەر ناوچەکان لەو سنوورەدا. هەر لەو چوارچێوەیەدا هێزەکانی ئەمریکا لە ڕێگەی دەواازەی وەلیدی سنووری لە هەرێمی کوردستانەوە 30 بار هەڵگرچەک و تەقەمەنی و پێداویستی سەربازیان ڕەوانەی بنکەی ئەمریکا لە دەوروبەری حەسەکە کردووە.